دۆخی چەق بەستووی سیاسی و ئابووریش بە دوایدا زیاتر لە 2 ساڵە هەرێمی کوردستانی گرتوتەوە و دەیان کۆبوونەوەی نێوان هێزە سیاسیەکانیش نەیانتوانی کێشەکان چارەسەر بکەن. لە ئێستاشدا هێز و لایەنە سیاسیەکان یەک قسەیان هەیە و دەڵێن پێویستە دۆخەکە ئاسایی بکرێتەوە، بەڵام جەختکردنەوە لەم قسەیە تەنها دروشم بووە و نەچۆتە بواری جێبەجێکردنەوە. وتەبێژی پارتیش دەڵێت ناکرێت هەر لایەنە و نەخشە ڕێگایەکی تایبەت بەخۆی هەبێت و بیکات بە دەواازەی چارەسەر، بەڵکو پێویستە پێکەوە هەنگاو بنێن. هاوکات وتیشی پێویستە هەڵبژاردنەکان لە وادەی خۆیدا بکرێت. ئەو هەوڵانەی کە درا بۆ ئەوە بوو کە ئەو نەخشە ڕێگایە بە تەوافق لە بینی هەموو لایەنەکاندا دروست ببێت، نەک لایەنێک نەخشە ڕێگایەکی هەبێت و بیداتە ئەوانی تر ئیشی لەسەرکەن یان هەندێک جار مەرجی پێشوەختە هەبێت بۆ گفتوگۆکردن و ئەم جۆرەشتانە. بۆیە تەسەوڕ دەکەین هەوڵەکان بۆ ئەوەیە کە پێش ئەوەی بگەینە وادەی هەڵبژاردن کە دەبێت هەڵبژاردنەکە لە وادەکانی خۆیدا بکرێت، چارەسەری کۆمەڵک کێشەی هەیە بیکەین، ئەو کاتە بچین بۆ بەرنامەی هەڵبژاردن و پرۆسەی هەڵبژاردن بە شێوەیەکی باش و سەردەمیانە ئەنجام بدەین. کۆمەڵی ئیسلامیش پێی وایە نەبوونی ئیرادەیەک بۆ چارەسەری دۆخەکە وای کردووە کێشەکان درێژە بکێشن. هاوکات پێشی وایە ئەوەی دۆخەکەی دروست کردووە وەک تەماشاکارێک سەیری دەکات و هەوڵی چاککردنەوەی نادات، کە ئەمەش بە زیانی ئەو لایەنانە دەزانێت کە خۆیان بە باڵا دەست دەزان و پێیان وایە دەبێت هەر ئەوان هێزی یەکەم بن. پێشی وایە ئەگەر دۆخەکە ئاسایی نەکرێتەوە خەڵک دەنگ بە کێ بدات و چۆن ڕوو لە دەنگدان بکات. سەبارەت بەوەی کە تا ئێستا دۆخەماوەتۆ دیارە ئیرادەیەک نییە بۆ چارەسەرکردن، ئەوەی هۆکاری شاری و شۆک و لایەنانە تەماشای دەکە نابێ وابێ بە تاکیدەوە لەدەسەر کەسێ بێ و هەر لایەنێک بێەوە داخلی ئەو تەحملی مەسئولیەتەکەی دەکات، چکەوە وەزعیشی بارودۆخێکی نەگونجاوە و ئەو پێشهاتانەشی کە لە ئارادا هیچی لە بەرژەوەندی ئەو هەرێم و خەڵکی هەرێمی کوردستان نییە. خەڵک دڵخۆش نەکرێەوە بەرچاوی خەڵک ڕوون نەکرێ، خەڵک چۆن بێ بۆ هەڵبژاردنیان، چۆن بێ دەنگ بدایانی، دەنگ بە چیە بدا و دەنگ بە چ بدا، بەو بارودۆخە ناهەموارە بدا ناکرێەوە. یەکێتیش ئەگەرچی زۆر جار هێندەی پارتی ڕەخنەی لێ دەگیرێت بەوەی هەڵوێستێکی دیاری بۆ چارەسەری کێشەکان نییە و لە ڕووکەشدا لەگەڵ جەماوەرە و لە واقعیشدا هاوبەشە لە درێژە پێدان بەو دۆخە سیاسیە. ئەندامێکی مەکتەب سیاسی ئەو حیزبە ئاماژە بۆ دەکات تاوەکو پەرلەمانکارە نەکرێتەوە نەکێشەی سەرۆکایەتی چارەسەر دەکرێت و نە هەڵبژاردنیش دەکرێت. ئەو ڕێکەوتنە بەڵێ زیان بە گەلی کوردەگەێنێ، زیان بە کۆمەلگایەگەێنێ، بە حکوومەتەگەێنێ، زیان بە درێژە کێشانی قەیرانی ئابووری و سیاسی شەگەێنێ. انتخابات ناکرێگەر ئەم دوو کێشەیە بە تایبەتی پەرلەمان و یاسای سەرۆکایەتی هەرێم چارەسەر ناکرێت، انتخابات ناکرێت، کە تا پەرلەمان نەبێ یاسا دەرناسێ. تۆ بە کام یاسا کارەکەی؟ گریمانەڵێ بە یاسا کۆنەکە، بەڵام چێ بڕیارەدا بە یاسا کۆنەکە؟ پەرلەمان بڕیارەدا بە یاسا کۆنەکە. زیاتر لە 2 ساڵە بەهۆی کێشەی سەرۆکایەتی هەرێم ئاڵۆزی سیاسی سەری هەڵداوە و پارتی بەهۆی ڕێگری لا یوسف محەممەد پەرلەمانی پاک خست و لەو کاتەوە سەروەری یاسا لە هەرێمی کوردستان بە پێشێل کراو ناو دەبرێت و لە ئێستاشدا هیچ دامەزراوەیەکی شەرعی لە کوردستان متمانەی پێناکرێت، بەڵکو بە حیزبی ناو دەبرێن. هەر بۆیە سەرجەم لایەنەکان درکیان بەوە کردووە کە دەبێت کێشەکان چارەسەر بکرێن و پەرلەمانیش وەک خۆی چاک بکرێتەوە. ئەو کات دەکرێت کوردستان بە هەرێمێکی ئارام ناو ببرێت. ئاراس عەزیز، کەناڵی پەیام، هەولێر.